دوجار چوار لایەنە دەنگ دزراوەکەی هەرێم نەخشە ڕێگەی چۆنیەتی چوونەوەیان بۆ بەغدا داڕشت و بڕیار وایە پێکەوە بە هاوپەیمانیەک بگەڕێنەوە بەغدا و داوای مافە دەستوری و داراییەکانی کورد بکەنەوە. گۆڕان و کۆمەڵ و یەگرتو و هاوپەیمانی کە دزینی دەنگەکانیان لە هەڵبژارنەکەی 12 ئایار کۆی کردبوونەوە لیژنەیەکی ئاوبەشیان پێکێناوە و لیژنەکەش نەخشە ڕێگەیەکی چوار خاڵی داڕشتووە و دەیانوێت بە هاوپەیمانیەکی تۆکمەوە لە بەغدا مافە دەستوری و شایستە داراییەکانی گەلی کورد دەستەبەر بکەنەوە. دروستکردنی ئێتیلافێک بۆ هەر چوار فراکسیۆن. 2. داڕشتنی کارنامەیەکی هاوبەش بۆ ئێتیلافەکە کە لە خزمەتی بەرژەوەندە گشتەکان و بەرگریکردن لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و بە دامەزراوەییکردنی پەیوەندەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵ بێت. 3. ئەم ئێتیلافە لە گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقدا پێداگری لەسەر چارەسەرکردنی ڕیشەیی کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵ و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان دەکات، بە تایبەت جێڕانەوەی شکۆ و ئیدارەی هاوبەش بۆ ناوچە جێناکۆکەکان و چارەسەرکردنی کێشەی بودجە و موچە و شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان و دروستکردنی ئەو دەستە و دامەزراوانەی کە گرنتی بەدەستهێنانی مافەکانی خەڵکی کوردستان دەدەن. 4. لە ئاستی عێراقیشدا داوای پێداچوونەوە بە تەواوی پرۆسەی سیاسی و ئیداری عێراق دەکات کە لە قۆناغی تازەدا لەسەر بنەمای شەراکەت، سازان، هاوسەنجی، دەوڵەتی هاوڵاتی بوون، ماف و خزمەتگوزاری، شەفافیەت، دامەزراوەی و سەروەری یاسا بنیاد بنرێتەوە. ئەو نەخشە ڕێگایی لیژنە هاوبەشەکەی چوار لایەنەکە دایان ڕشتووە پێویستی بەوە هەیە سەرکردایەتی هەر چوار لایەن پەسەندی بکەن و لە دوای پەسەندکردنی بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەندامێکی لیژنەکە باوەڕیوایە هەر لایەنێکی عێراقی دەرگای گفتوگۆیان لێ بکاتەوە بە ئامانجی جێبەجێکردنی داواکاریەکانیان دەچنە ناو گفتوگۆکانەوە و دەرگاشیان بۆ هەر لایەنێک کراوەیە کە بێتە ناو هاوپەیمانێتیەکەیانەوە. لەو دانیشتنەدا تەنها هێڵە گشتیەکانمان دیاری کرد و بەرزی دەکەینەوە بۆ سەرکردایەتی و لە پاشان لیجانی موسەغەڕ و بچووکراوە دروست دەکەین وەکاری پێکەوەیی لە بەغدا یەکێکە لە ئامانجەکانی ئەو چوار فراکسیۆنە. ئەو چوار فراکسیۆنە لە هاوپەیمانیەکدا خۆی دەبینێتەوە بۆی بتوانین بە قورسایی زیاتر گفتوگۆکانمان لەگەڵ بەغدا دەست پێ بکەین. هەر لایەنێک ئامادەی گفتوگۆمان پیشان دەێمە ئامادەین گفتوگۆی لەگەڵ بکەین و ئەو چوار فراکسیۆنە بەیەکەوە دەچینە ناو هەر گفتوگۆیەکە چ بۆ تەشکیلکردنی حکوومەت چ بۆ بەدیهێنانی شایستە دارایی و هەموو ئەو شایستە دارایی دەستوریانەی کە لە دەستوری عێراقدا تەسبیت بووە. لە دوای بێهیواییان لە گێڕانەوەی دەنگە دزراوەکانیان هەنگاوی یەکەمی چوار لایەنە ناڕازیەکە لەسەر پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بە هاوپەیمانیەک و نەخشە ڕێگایەکی ڕوون و دیاردەستی پێکردووە کە دەیانەوێت ئەوان نوێنەری ڕاستەقینەی کورد بن لە بەغدا و مافەکانی کورد بەدەست بێنن کە لە ماوەی ڕابردوودا دوو حزبی دەسەڵات تەنها لە دوو توێی خاڵی ڕێکەوتنەکانیان لە پێناو بەرژەوەندی حزبی و شەخسیەکانیان نەخشاندوویانە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.